وەک هەر وڵاتێکی دیکە کەرتی گەشتیاری هیندستانیش بەهۆی کۆرۆناوە زیانی گەورەی بەرکەوت. هێشتا گەشتە ئاسمانیەکان وەک پێش سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنای لێ نەهاتێتەوە و کاریگەری بڵاوبوونەوەی کۆرۆنای پێوە دیارە. ئەوەتە ئەمە یەکێکە لە مۆزەخانە بەناوبانگەکانی هیندستان. مۆزەخانەی مۆمە پانۆرامایەکی 400 ساڵیە بەنێو کەسایەتیەکانی هیندستان و جیهان. ئێرەش چۆڵە وەک جاران نییە کە جمەی دەهات. پێش کۆرۆنا ڕۆژانە 2000 تاوەکو 10,000 کەس هاتوون سەردانی مۆزەخانەیان کردووە، بەڵام ئێستا زۆر کەم بۆتەوە و چەند ڕۆژێکە کراوەتەوە ڕەنگە ئیدی خەڵک بێنەوە بۆ سەردانکردنی مۆزەخانەکە کە لە چەندین وڵات و هەر لە ئەمریکا و لە ئەوروپا و لە باشووری خۆڵاتی ئاسیاوە بەشێکی زۆری میوانەکان لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە و لە عێراقەوە لە هەرێمی کوردستانەوە هاتوونە مۆزەخانەیان بینیوە و 25 کارمەند لێرە کاریگەڕی ئێرەیان بەڕێوە بردووە، بەڵام ئێستا ژماری کارمەندەکان کەم بۆتەوە بۆ 15 کارمەند. مێژووی هیندستان پڕە لە ڕووداوی سەرنجڕاکێش، هەر لە هێرشی مەغۆلەکانەوە بیگرە تا هاتنی بەریتانیەکان و دەرچوونیان لە وڵاتە. هەر بۆیە کە لە شارە گەورەکانی وڵاتە دەگەڕی بە نمونە وەک مۆمبای دەیان باڵەخانە و تەلاری سەرنجڕاکێشی مێژووی دەبینی کە لە یونسکۆ تۆمار کراون و زۆربەیان بوونەتە مۆزەخانە. کەرتی گەشتیاری هیندستان بەر لە سەرهەڵدانی کۆرۆنا 39 ملیۆن هەلی کاری لە وڵاتە ڕەخساند بوو کە یەکسانە بە لە 8% بازاری کاری وڵاتە.